جەلیل نزیکەی 20 ساڵە فۆتۆگرافرە و خاوەن پێداویستی تایبەتە. ئەو بەشداری پێشەنگایەکی لە هەردوو بواری شێوەکاری و فۆتۆگرافی کردووە کە ئامانجی پێشەنگاکە دەرخستنی تواناکانی کەسانی خاوەن پێداویستی تایبەت و کەسانی ئاساییە. تقریبا ماوەی 20 ساڵە فۆتۆگرافەرم، زیاتر نزیکی 30 پێشەنگە تا ئێستا بەشدارم و پێشەنگای تایبەتیش بەخۆم هەبووە. جگە لە کوردستان لە دەرەوەش پێشەنگام هەبووە. بەداخەوە هاوکاری زۆر ناکرین، یعنی زۆر جار ئێستا من فۆتۆی تایبەتمەیە حەزم لە پێشەنگایەکی تایبەتەیە، زۆر جار داوا لە مەسەڵەن کەسانی تر ئەکرێت کە هاوکاری بکەن جوابت نادەن و یاخود زۆر جار یەکێ لە کێشەکانی ئێمە ئەوەیە شتەکانمان من وەکو خۆم نامێ شتەکانم بۆ منە بە حیزبی بکرێت. هونەر وەک زمانێکی کاریگەر بۆ وتن وەڵامی زۆرێک لە جیاوازیە دروستکراوەکانی لە نێوان ئەم دوو توێژەدا لە پێشەنگاکەدا دابوویەوە کە تواناکانی کەسانی خاوەن پێداویستی تایبەت لە بوارەکەدا بەس بوون بۆ نێشتنی جیاوازیەکان. ئەمەیان لەسەر کورسیەکایە دارشەقی بەدەستوێ ئێمە ئەتوانین کە بەرەو سەرکەوتن بڕۆین. خاوەن پێداویستی وەکو خۆم خاوەن پێداویستی تایبەتی تایبەتم کە لە بواری فۆتۆگرافەری و وێنەکێشانە ئەوە بەهرەکەی منە کە ئێمە ناتوانین لە ژیاندا بجێگین، ئەبێ بەرەو سەرکەوتن بڕۆین. ئەوانەی کە خاوەن پێداویستی تایبەت نەبوون بە خۆشحاڵیەوە پێشوازیان لەم ئەزموونە دەکرد، ئەوانیش بە فۆتۆ و کارە هونەریەکانیان تواناکانی هاوڕێکانیان کە خاوەن پێداویستی تایبەت بوون دەرخست بوو. ئەمە فستیڤاڵی هەنارە و ئەم کوڕەکە خۆی قوتابیە لەم قوتابخانەی ئەحمەد موختار جاف کە ئەمڕۆ پێشەنگاکە هاتووەتە ئێرە بە وێنەی ئەم کوڕە بەشداریم کردووە کە من پێشتری ژوتم حەز ناکەم پێیان بوو ترێ خاوەن پێداویستی تایبەت لەبەر ئەوەی هەنێک لەم خاوەن پێداویستی تایبەتانە بەهرەیەکی وایانێ ئەگەر بێت و یەکێ دەستیان بگرێت زۆر لە من کە جسمێکی ساخمەیە زۆر باشترن، زۆر بەهێزترن، زۆر کاریگەریان هەیە لەسەر کۆمەڵگا. توانا و بەهرەمەندی پەیوەست نییە بە شێوازی جەستە و ئەو تێڕوانی نەگشتیانەی کە کۆمەڵگا بۆ مرۆڤەکان هەیەتی، بەڵکو و کردارەکان و بەهرەمەندی مرۆڤێکی خاوەن پێداویستی تایبەت لە بوارێکی هونەردا بەسە کە هێڵێک بەسەر تێڕوانی نەهەڵەکان بکێشێت و بە تواناکانیان هەڵیان بسەنگێنێت. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.